هاوکاویەکی زانکۆ لە ڕۆژی دەیدا دەستمە سەر سندۆقەکانی دەنگدان دەنگ دەدەم بەو کاندیدانەی کە داکۆکیکارن لە مافەڕەوەکانی گەلی کورد و نیشتمانەکەم و هەوڵ دەدەن بۆ سەرخستنی ئەو قەوارە سیاسیەی کە لە هەرێمی کوردستان دروست بووە و پشتگیری تەواوی دەکەن. داواکارم همه خطابی و همه تاکێک کۆمەڵگای و ڕۆژی دەیدا بەشداری دەنگدانی بکەن و دەنگ کاندیدێکێ ku sibê roj bergiriya dûzê netewa û mafê milletê me dêketin perlemane. Xanimê ku qutabiyek birgarim da deng bel lîste dem ke pêştir hemû maf û erkanê min biceyînewa êstaş deng bem lîste dedem û beşan ezîwaş. پێویستە هەموومان بەشدار بین لە دەنگدان دەنجی خۆمان بدەین بەو کەسەی بتوانی دیفاع لە مافەکانمان بکە لە پەرلەمانی عێراق بۆ ئەوەی ئێمەش دەنگمان هەبی لەوێ بتوانین دیفاع لە مافەکانمان بکەن.